ئەمەش فڕنەکەیەتی تر مریشکی تێخەی ماسی تێخەی کێکی تا دروستەکەی لێرە دروستەکەی. من ناوم سەید ساڵح حەدادە لە دەربەنی خان دوکانی حەدادیمەیە. ماوەی 2-3 ساڵە مەشغوڵی دروستکردنی سۆبای ئەم سەردەمەم کاتی خۆی سۆبایانە کردە و کوردەواری خۆمان لە تەنەکە و مەنەکەیان کرد. شتێکی زەعیف بوو، زوو گەرمە بوو، زووش ئەکوژایسا سۆبە لە پلێتی 3 ملیم وەک تورکیەکان دەرێکن بڵێم لە تورکیەکانیش باشترە لە بەرەوەی تورکیەکان لە حەوجۆشەوانە ئەیکەن درزە بە بەڵام ئەمە لە پلێتی 3 ملیم و هەیە شوشەی گەرەکەیە بێ شوشە دروستەکەین لەبەر ئەوەی خەڵکیش نەو تۆزە گرانە و خەڵکیش لە لادەکانەوە زەرورین پێی. جا ئێمە هەساوین بە دروستکردنی ئەم سۆبانە و دووسێنەوە هەیە شوشەی هەیە شوشەی هەیە خڕایە مڕەبعایە مستەطیلە تر بە ئەنواع وەشکاڵ دەستم پێ کردووە ئیتر تەڵەبی لەسەرە لە شارەکانی ترەوە. من خۆم یەکێ لەو کەسانم کە لەم سۆبەمە ناردۆ بە حتا بۆ بەغا بۆ چەمچەماڵ بۆ هەولێر بۆ هەڵەبجە ئیتر بۆ ڕانیە سۆبەمانەیە مەسەنە شوشەی هەیە بە 2 وەرەقە و 2 وەرەقە و 20 دۆلار و هەیەمانە بە 150 دۆلار ئەیمانە بچووکە مەسەنەوەکەوانە بە 130 دۆلار طبعاً بە جاهزی بە لولە و خۆڵەڵکێش و قات ئستام سۆبە تەواو بووەوە داری تێکەین لە بۆ تاقیوە بوونەوە بزانین دووکەڵەدا نایدا ئەمە دارەکە کەیتە ئێرە دوایەوە قەپاتەکەی کە ئاگردا ئیتر لولەکانە دووکەڵەچێ ئەمە خۆڵەڵکێشەکەیەتی ها ئەو دارەکە گڕەگرێ خۆڵەکەوەکەیەکەوێتە ناو ئەمە بۆ ئەو کاتەیە کە هەوەس بێ سۆباکات خەفە بکەی مەسەلەن نێڵی زۆر ئیشکە ئاوا بەمە ئەمە داخەی کە ئیکەی تۆ زیاتر هەوای بۆچێ ئەمەش فڕنەکەیەتی تر مریشکی تێخەی ماسی تێخەی کێکی تا دروستەکەی لێرە دروستەکەی جا حەزەکەی با من ئاگر لەبەر سۆبەکە بدەم و بیشی بینی بە چای خۆ. ئەم سۆبانە من دیزاینەکانی لە فەیسبوک و لە تیکتۆک و شانە سیرم کردووە لەوێ وەرێگرم سۆبە تورکیەکانی شەیە بەڵام بە شێوازەنە شێوازێکی جیاوازە ئێمە ئەم شێوازە من لە تیکتۆک و لە فەیسبوکەوانە دەرم کردووە و تر بەو شێوازەی نێری لە پرێس پلێتەکەیمان بۆ پرێسەکە جامی حەراری بۆکەین لە سلێمانی جامەکانمان بۆ تێ سوسەکانی ئیتر ئێمەش لێرە لە حیمەکەین و ئاوا دروستەکەین و ئەیفرۆشین بە لادەکان و بە خەڵکەوە کە پێویستی پێ بێت تێبۆیرە.